شارۆچکەی خەلیفانە کە توانین لەم قۆناغەدا بەسەر کۆرۆنادا سەرکەوێ. دوای 2 هەفتە لە کەرەنتینکردنی شارۆچکەی خەلیفان گرتنەبەری توونترین ئاستی ڕێکارەکانی ئەمنی و تەندروستی و چاودێری بازاڕ و پابەندی هاوڵاتیان ئەمڕۆ دووە ئەنجامی پشکنینەکان ڕاگەیەنران و کەرەنتینەش هەڵگیرا، بەڵام ڕێکارەکانی خۆپارێزی بەردەوامن. بەڕێوەبەرایەتی تەندروستی یا وەزارەتی تەندروستی بڕیاریدا کە خەلیفان ئیدی پێویستی بەوەی نییە لەو خەتەرەدانێکە پێویستی بە کەرەنتینەمایە، بۆ ئێمە بڕیارماندا ئەوڕۆ لەگەڵ ژووری ئۆپەراسیۆنی خەلیفان هەڵمانگرت لە ئەوڕۆوە. هەڵگرتنەکە تەنها حاڵەتی کەرەنتینەی قورسە، معناوە نییە کە لەگەڵ ئێستای کۆی ئەو بەرنامانەی کە وەزارەتی ناوخۆ بۆ تێکرای کوردستانی هەیە یەک ناگرێتەوە. نەخێر دەبێت لە کەرەنتینەی زۆر تون دێنەوە سەر ئەو حاڵەتانەی کە ئێستا وەزارەتی ناوخۆ لە کۆی شارەکانی کوردستان جێبەجیانەکە. ڕێکارەکانی خۆپارێزی و ڕێنمایەکان گەیشتنە بەرزترین ئاسیان لە ڕێکارەکانی ئەمنی تەندروستی و ئابووری و چاودێری چەر بە هاوکاری و پابەندی هاوڵاتیان توانیمان قۆناغێکی سەختێ پەڕێنی دۆخەکە کۆنتترۆل کراوە، بۆیە ئەم سنوورداری و بڕیارەکانی کەرەنتین لێرە کۆتاییان پێدێ، بەڵام ئەمە بەمانای ئەوە نایە کە واز لە تەواوی ڕێکارەکان و ڕێنمایەکان بێنین، بەڵکو ڕێکارەکان وەکو هاوشێوەی شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان بۆ بەپێی بڕیار و بەیانەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی و سەرووی خۆمان جێبەجێ دەکرێت. لە ماوەی 14 ڕۆژدا 750 پشکنین بۆ هاوڵاتیانی شارۆچکەی خەلیفان ئەنجام دراوە و سەرجەم پشکنینەکانیش پاک دەرچوون. هاوکات لە کۆی 7 کەسی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا 5 کەسیان بە تەواوی چاک بوونەتەوە و گەڕاونەتەوە ژیانی ئاسایی خۆیان. ڕێگەیانی کەرەنتینی ناحیە خەلیفان کە چەند ڕۆژی جیاواز نمونەی هەڕێمەچی وەرگیرێتە ئێستا تەنها لە ناو خەلیفان 745 نمونە وەرگیرا بوو کە خۆشبەختانە هەمان نێگەتیڤ بوون، جگە لەوەی ئەو 6 توژوەی کە پێشتر ڕاگەیاندرا بوو ئەوانە دی هەمان نێگەتیڤ بوون. بە شێوەیەکی گشتیش لە سنووری قەزای سۆران نزیکەی 1655 نمونە وەرگیراوە کە خۆشبەختانە ئەتوان بڵێم هەر هەمان نێگەتیڤن، تەنها سێ سیدەکان و 2 ناو سۆران نەبێتن، ئەواتە نزیکەی 1650 حاڵەت کە هەمووی نێگەتیڤ بوو، ئەوانی کرد پێشتر پۆزیتیڤ بوون و برین ڕاگەیاندرا بوو. خەلیفان کە سەر بە قەزای سۆرانە و 50 گوندی لەخۆ گرتووە و ژمارەی دانیشتوانی بەگشتی نزیکەی 40,000 کەسە و 25,000 کەسیان لە ناو سەنتەری شارۆچکەکەدا نیشتەجێن. کۆرۆنا ئەو ڤایرۆسەی کە سەرجەم وڵاتانی جیهان بەدەستەوە گرۆدە بوونە، هاوکات هەرێمی کوردستانیش بەدەر نەبووە لەو ڤایرۆسە کوشندەیە. خەلیفان دوای 14 ڕۆژ لە کەرەنتینکردن ئەمڕۆ بربەستەکانی کەرەنتینە لادران و پشکنینیش بۆ 715 کەس کراوە کە هەموو پشکنینەکانیان پاک بووە. بڕوا برادۆستی گەلی کوردستان، شارۆچکەی خەلیفان.